ڕێز خۆشەویستی هاوڕێیان ڕێز خۆشەویستی هاوڕێیان باوا بێت ئەو جارەی بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە خوا بەخێربێ یەکەم کەس کاک ئالان تۆفیق ڕێز خۆشەویستی هاوڕێیان سەرچاوی ئێماتاندا هاوڕێ دێن ببورن تا یاری دەگرین پەرەبۆڵەوە نوکتەکتان پێ بڵێم هاوڕێم زۆر حەزم لەکن ئەوەیە زۆر حەزم لێ یادارم برا موسڵمانەکان تووڕە نەبن وتیان کابرایەک نوێژی دەکرد لە ماڵەکی بەخێربێ سەرچاوی ئێمە لە ماڵەکی گوتی قیبلە لە چیە گوتی لەولایە یەک گوتی لەولایە یەک گوتی قسەک ئەولاتر بڕۆ کابرا گوتی کاکەرێ پەنەرتی لێ دەدەم یان نە چاوەکەم پەنەرتی خۆ لێ نادەم ڕێزمێ هاوڕێیان وەرن خەبەری نوێم پێە ئەرێ هاوڕێیان ئەمن هەندێک کەس بە من دەڵێ خەبەرت غەڵەت بوو دە باشە یان ێزانی چێ ئینسان زۆر خۆشە ئەوانەی ڕەخنە دەگرن یەک بێن دەجاتی ئەو ڕەشانەوە و ئاستە نزمەی خۆیان و بنەما کورە برا ڕۆی وایە محامیە ئیواهەیە عمری 6 ساڵە دێ گوێن دەدا کورەوت پەروەردەکەن لە چ داک و باوکەچی پڕ لە ئاو دەست زێرا بکەورە بوونە چاوی من وەرە گفتوگۆ بکە وەرە برە قادرەوەت غەڵەتە خۆخابل ئەمە بەشەرین غەڵەتی هەندە شت یەکەم کورتیمانەیە سەرنج بدە یان ئەڵێ هەموو غەڵەتە ئەی باشە یەک دوو سێ بڵێ لەسەر ئەوە باشە ئەمە گوتمان مەسەلەن ئەمن بەس پێم بڵێن یەک دوو سێ برێ لەوەت غەڵەتە ئیدەوە برێ ینی نەکەر بێ لە جێ خۆت قسە دەکەی کۆمەڵێک مناڵ و تالیان نایەچێتی ئەمە ئەزموری پارتیمانی دەزانی ئەو پارتی 2 ساڵ هەرچی جەماوەری هەبوو کە ئەوانەی هەن ینی ئامادەکارن باڵتەچینە لەمەی بەردە کۆڵمان نەدا دە 12 پەیجی لێدا خستین بە هەر دوسێ ئاپەکە کۆڵمان نەدا کورە داشێ چێتی تو فەرخەی پاتی لە تو دەترسێ لە تو دەدرسێن کورە برا ڕۆ هاوڕێیان سترێسی چی لێ کردین دەنگمان تێنێ خستە دەنگەکەی سافکەین بیکەینە فەرهاد سەنگاوی ئای فەرهاد سەنگاوی وەڵایی وتیان وێنەیەکی زۆر قێزەوە لە ماڵەکەت هەیە وەڵاکەین هاوڕێیان بەڕاستی وێنەیەکی زۆر خراپ هەیە لە ناو ماڵەکەت کاک فەرهاد هاوڕێیان بەخێربێن یەککە ئەوە بین ئەجا بەڕوان پێ بکەوانێت کۆمێن نانووسن ئێستاوە پاڤل پۆستەچی کردیە سەیرم کرد ئەنی خەڵکەکی زۆر قسەی پێ دەرێ هەمووی ڕەش دەکەنەوە پۆستەچی کردە سەر نازەم ئەو ڕووداوانە تەنیا ئەوانەی بژی سەرۆک پاڤل کە لای من جوونم پێ دەدەن بمنە ساوڕێیان بڕوان پێ بکە بە من گوترایە پۆستەکێ لا بدەم داوای لێبوردن بکەم ئەو هەڵمەتە جوێندانە لەسەر ڕادەگری بەجددی بە هەموو یەکێتی پارتی بێن ئەو شتەی باوەڕم پێبی دەیکەم و کردیتش بۆیە قەت سەیری کۆمێن مەکەن ئەوانە بڕۆ سەر باگراوندیان مەسەن خۆشێکێک بێ ڕەخنە لە پاڤل بگری و بێ لە مەش بکری بەس هەموو ئەوانەی جوێن دەدەن قسەمان پێ دەڵێن 20,000 و 30,000 کۆیلن و بڕۆ لەیدا بڕۆ جوێنی پێ بدەیان بەرتیل دەدەن جاری وان نووسەر هەیە بڕوا بکەن خەڵکەیە بەسای مە لە خۆی ڕزقەچ پەیدا دەکە بەرتی لەشی داتە پارتی وێچێتی برا ڕۆ چەند عیب و سووکە هەشە کاکە ڕەخنەی جددیمان لێ دەگری و چاویان ماز دەکەین ئێمە دەبێت هەوڵ بدەین گفتوگۆ و دیالۆگ لەناو کۆمەلگای کوردی و بین ئەمن لەگە ڕەنگبی بابەت یەک هەفتە لەمەوبەری خۆم ڕەنگبی لەگەڵدا بەم هەندە شتی کاکە زانیاری نوێ دێ بە قوربان زانیاری نوێ دێ دنیای سیاسەتی شوایە بڵێ هاوڕێیان ئەوڕۆ ساڵیادی شوم و ناپاچی سوێکی ئابە برا ڕۆ ئەمن 25 ساڵا قسە دەکەم ئیتر بە بەرزی و نزمی لە پاڵتاکەوە یادی سوێکی ئاب ئەو ناپاچی گەورە دەکەین و ئێستاش سبەینەکەی کە تۆپ دەهات و ڕووداوەکانی سوێکی ئاب دواتر ئەوەی کە یەشێتی پێدەگۆ گەردە لولی تۆڵە هەموو شەوێک وەکو زوحاک دەهاتن لە گەڕەکەکی هەولێر دوسێ کەسیان دەبرد و بەعسماندی تاواریان دەکرد بە شەوەکەی هەلهۆڕە بەعسی سامت بە ناو گەڕەکەکان بەگەڕەکی هەی ئەسکەریش داهات قەت لە یادم ناچی قەت ئەو دەمی سوێکی ئابووە ماڵی مە لە گەڕەکی نەورۆز بوو ئەو دەمی
لە کانی قەرژاڵە چەندین جار جێم لە دەبابە و دەنجی دەبابە دەبوو هجومیان دەکرد سەرکانی قەرژاڵە لەگە پارتی سیوێکی کەچی مەسعود بارزانی بڕوا بکەن ساڵیادی 97 ساڵیادی سیوێکی ئابی لە ناو مەکتەب سیاسیەشێتی کردەوە برا چەند کابرایەکی سوک بوو ئەجر قسە جملە ینی خەتابەکی مڕایقانە گوتی ئێستا دەرکەوت براوەیە و نازانم چی فرانسۆ حەریری هەمووتان لەبیرتن هەڕێنەتاندا ئاوڕێژ دێن بە هەندێک لەو بیرەوەریانە باسکەین فرانسۆ حەریری لە میدیا دەیگوت یەکەم جارە کورد عراقی کردە جاشی خۆی شانازیە لە بۆمە عراقما کردە جاشی خۆمان ئەوەی ئومێد خۆشناو ئێستا دەرێ ئەوە ئەو دەمی ئەوە یەک دوو نوکتە شێ بە سەرعی ئێستا دەسمەناو ئەو بابەتە جددیەکانەوە بڕوا بکە لە گەردەلوولی تۆڵە زۆر ئەوە بوو ینی شەڕەکان دەستەویەخە بوون وەچ ئەوەی لالەزاریش نەبوو ناکە زۆر خەتەر بوو ینی دیر کوشتن پێم دەگەی یعنی پارچەکردنیەک داک و بابگرتن هەرچی بڵێ بە دەردی فەریدون عەبدولقادر بوو دەیان گۆزاری تەلەڤیزیۆنی هەرچی هەبوو لەگە یەکترمان گوت کورە هەموو قسەی ئەخلاقیشان بە یەک دەگوت ئەو دەیگوت نێچیر نێرە موکە ئەو دەیگوت هێرۆ دەزانی بەڕوا بکە ئەوەندە ئازنزم بە ئێمە دەڵێن جوێنتر ئەو پارتی وێچێتی خۆ هەموو کەس لە بیریچی ئەوجا کابرایەک لە سۆران وەڵا وتیان ئەوە ڕاستیە ئەو نوکتەیە پێشکەش بی بە ئەوەی دەرێ خشەی دێ باشە ئەو نوکتەیە پێشکەش بەو برادەرەی بی کە دەرێ خشەی دێ کابرا شەوێ ئیتر لە خەیاڵی خۆی یەکێتی بووە کۆسەر تا تەخەونی گوایە هاتێ سۆران و ئەو منتیقانەی گرتیەوە هەتا بارزان ڕۆییە و تەواو لۆ برادەرشی جێڕابووە کاکە ئەو خەبەرە لۆ ناگاتە ئاسایشی پارتی بڕوا بکەن وتیان ڕاستی بوو لۆ ناگاتە کابرای دەگرن لێدە و لێدە تلۆ خۆنە دیتیا پێی دەڵێن دەبی بچی بنوی خەون ببینی کە کۆسەر ڕەسوڵ هاتیە شکایە بەدیلی جیران لەم لە مەڵی بارزانیەوە باشە یعنی وابوو ژنەکی مامۆستا هەبوو ئەم دەمناسی دەرسی مام زۆرابی هەبوو مام زۆراب ئێتر لە ترسا نەوێرا برێ مام زۆراب بۆتی کاک زۆراب نکتەی تریش زۆرە لا ئەوەی بە هەر حاڵ من هەندێکم نووسیتەوە هاوڕێیان مەسعود سویەکی ئابلا پەڕەیەکی ڕەشە پارتی فەرەکە دین کاکەی و ئازاد بەرواری دوای ئەو ڕووداوانەی ئەوە کە لە ئێران ڕوویدا و ئێران و پارتی تەنجیان بە ئێران و یەکێتی تەنجیان بە پارتی هەڵچین ئەمە لە هەولێر بووم برادەرشێکی دیت گوتی وا مەسیف چۆن دەکرێت تا 5 ڕۆژ بەرلەوە وەزعی پارتی زۆر خراپ بوو ئیتر پارتی ئەوەی نردبوو ئازاد بەرواری ئەو فەلەکە دین کاکەیە لەوێندەر لەگە سەدامی اتفاقیان کرد بوو بڕیاریاندا و هێنشتەکان ئەوە بوو هات بۆ کەسی مەسعود بارزانی لە کتێبەکەی خۆی ئەوەندە درۆزنە ئەوەندە کابراایکی درۆزنە کەسیش ناوێری ئەتا یەکێتیش ناوێری جوابی داتەوە بڵێ بابە عیبە کاکت کات جوون مەدەن کورە عیبە ئەو جوێن دەبینم بە یەکێتی ئاسنزم دەدرێ یعنی وەرە ئەمەوە چیمە ڕەخنە لە یەکێت دەگرین بەهەرحاڵ ئەڵێ وەڵا ئەوە سەدام جابی لۆ نادن گوت یارمەتیتان دەدەین و ئەمەش لە کۆبنەوەی مەکتەب سیاسی قبوڵمان کرد کورە برا ڕۆ لەو شینە درۆیەی وەکو ئەو درۆی جارەکەی تر هەبوو کە گوت مەسعود بارزانی لە ناو پەرلەمانی کوردستان نەیان پرسی بوو کۆڕەک وایە کە جوابی دا بۆ گوتی کۆڕەک چییە وتیان خوشی شێرە لە پشتەوە گوتی ئەی باوکە ڕۆ لەو درۆیەی تم دەگەی کۆڕەکی مەسعود بارزانی سیروان بارزانیە بەهەرحاڵ ئەڵێ کۆبنەوەی مەکتەب سیاسی کرا قبول کرا کاکە بڕوا بکەن ئەو دەمی ئەمە لەوە بووین یەک سەرکردایەتی مەکتەب سیاسی پارتی ئاگای لێ نەبوو بڕوانە ئەگەر ئەگە یەک دووەک مامۆستا سەعەد وتیان لە خەتی مەخموور یەک ڕۆژ پێشتر ئاگای لێ بووە بەهەرحاڵ جەوەر نانق بەیاننامەی دەرکرد دژی سویەکی ئاب سکرتێری پارتی بوو سکرتێر ئاگای لێ نەبوو عەلی عەبدوڵڵا تووڕە بوو عەلی عەبدوڵڵا سکرتێر بوو نازانم ئەویش مەکتەب سیاسی بوو ئەمە برادری پاراسنمان هەبوو برادری کور پارا ئەو خەندی خەڵکی بە من دەرێ کوروا پاراسن زانیاری وانە چینە کوڕی ئەو میلەتن هاوڕێی ئێمە بن خیانەت دەکەن دەچن بەگەر ئەو حیزبانە دەکەن دەیان کەسان نەدی چوو بەگە پاراسن و زانیاری و بەگە پاردشتی کرد هەروە بڕوا بکە گوتی شۆک داگرتین کەس ئاگامان لێ نەبوو کەس ئاگای لێ نەبووە کەسی دەڵێتن لە کۆبنەوەی سەرکردایەتی مەکتەب سیاسی بڕیاردا دوای هەندێک ئەوجە بڕیاردرا ئەوە نوقتەیەک لە نوقتەکان دوو بێمە سەر ئەو نقطەیە هاوڕێیان پارتی قوتابخانەی بە بنەماڵەکردنە بە بنەماڵە هەموو حیزبەکانی کوردستانی کردە بە بنەماڵ لەبەر لێیان چۆ سەری تەواو مۆدیری حیزبی فکر و چەپ و ئاشتی و ئازادی خوازن مایترەوە هات لە ئێرهاب هەماشتی کرد ئەستەوالوی چۆ سەرێ
لە هەموو شتەکان دەباتەوە ئەرهاب دەکات چ دەکات ئەمریکا و بەریتانیا و دەوڵەتانی ڕۆژئاوا ئۆکەی دەکەن تەواو پاڤلیش دەرێ ئەمیش چ پارتی دەکەم بۆ زانیاریت ئەڵێ پارتی چ دەکات هەلۆی دەستە سووریا ئەمیش دەیکەن بۆیە ئێستا هەم مۆدیلی بنەماڵە بوون هەم مۆدیلی ئیرهاب هەم مۆدیلی تەزویر یەکێتی شوەش پارتیە هیچ فەرقی نییە هیچ فەرقی نییە ئەو پاڤلە فەندی دەستی بەوە کردیە تاوانەوە چۆن هاوڕێیان هەمووانەی لە هەولێر بوون ئەمە وەخت خۆی دەواردە و زانیاری دەهات لەو برادری پارتی هەبوو ئەو لەوەی دەجێڕە ئەو لەوەیە مەسعود بارزانی بە فڕەنسا هەریری فازل میرانی گوت کە دوو جەلادی زۆر گەورن لە هەولێر لە سویەکی ئابدەستیان یعنی زۆر زاڵم بوو وتی دەبی هەولێرم لۆ بکەنە بادینە فعلا دەسەخیان نەکرد لەو هەولێرەی 7,000 کادیری بەس یەکێتی کۆمەڵ ئیسلامیەکان تێکس ئیتر لە ڕۆژێکی لە بۆ شوون بزرکردن 100 کادیری بەرزی یەکێتی شوون بزرە لە سەربازی و کادیری بە ئەوەکان کەچی قەیدی ناکە ئەوە شەڕە و کەس نارێ بڕۆ ئێستا شەڕ بکەوە بەس کاکە ڕێز لەو شەهیدانە بگرە بڕۆ بە دواتچوون بکە کورە ئەمە مردین هەندێک بەمە بڵێن لۆمان تاقیب بکە کورە بابەی عزبەکەت هەیە پشتی ئەوانەیان کردە جسر بە قوباد و بە پاڤل و بە کۆن بە لاهوری بەسەریان لەگە پارتی بەینیان ئەوە کرد 100 کادیری هەرە دیاری هەولێری کە ڕەمزی سنگولەکانی هەولێری یەکێتی بوون هەمووشون بزر بوون هەر یەکێتی بە دو عشانتان ناچیتن بۆیە ئەرهابەی پارتی کرا ئێستا پاڤل هاوڕێیان لە ئەوەی سیوێکی ئاب دێت بە هەمان شێوە دەکە هاوڕێیان من ئەو ماوەیە زۆر توندم لەسەر پاڤل زۆر توندم هەندێک کەس وەزانی دیفاع لە لاهور و ئەسان مەوساحە لە قوبەلەکانە هاوڕێیان هەمووانە ێزان ئێمە دیفاعمان ئەمن کابرایەکم لەگە ئیسلامی سیاسی دەباریم دەیان زار دیفاع ئەم لە ئیسلامی هەرە توندەکان کردیە کابراژی ئیسلامی هەبوو ئەبوو نازام چێ پێدەگوترە بە شەرەفم 25 ساڵە لە ژۆرەیە کەمپینمان لۆ کرد ئەبوو نازام چێ پێدە ئەبوو خوبەیز بوو شتەشی وا بە هەر حاڵ پارتیە خیری بەنووسی گوت بەری نادەم تەواو بەری نادەم کابرایەکی خەتەرە قائیدە بوو قائیدە پارتی وای دەگوت زیندانی کرا 5 ساڵ درا ئێستا 10 ساڵی حکمیش تەواو بوو کەمپینمان لۆ کرد 1 ساڵ من خەریک بوو ئیسماعیل سووسێ ئەخلاقی داعشی هەیە لەو پەیامە چەند دیفاعمان لێ کرد یەکگرتو کۆمەڵ کە لێیان درا چەند دیفاعمان لێ کردن خەڵکی پارتی بووە خەڵکی یەکێتی بووە خەڵکی هەموو حزبەکان بووە کاکە هەمە عەلاق تیرۆر دەکرێ کۆمونیست کارگەریەکان تیرۆر کرانە یعنی پەکەکە تیرۆر کرایە خەڵکی کە گیرایە بەبێ ئەنواع تۆ دژی تۆ لە شوێنی خۆتی دیفاع لە مافی مرۆڤ و ئازادی بیرۆڕا دەکەی ئەوەی پاڤل کردی تێتە سیر کردی وڵات چێنەوە پێم بڵێ لایەنجیر ئەدی پرەنسیبەکانی مافی مرۆڤ و ئازادی بیرۆڕا هاوڕێ من یەک دوو نمونەی دێنمەوە لە غەزە هەموو ئەو خەڵکە چەپ و ئازادی خوازانە لە سەرتاسەری دنیا لۆیان هاتینە سەزادە 2 ساڵە بڕوا بکە لە ئەمریکا و لە ئەوروپا و لە هەموو زانکۆکان هەموو تەسەر ئێسقانیش دژی حەماسن بەس دیفاع دژی ئیسرائیلن لەسەر ئەو تاوانەی بەرامبەر خەڵکی سڤیل دەیکات ئێمە شوای دژی ئەو پەیامە تۆقێنەرەی پاڤل تاڵەبانی کە 1000 ڕێگا هەبوو 999 هەر نەبژات ئەخیری هەربژات لەو ترس و تۆقانەی بڵاو دەکاتەوە چێ چ دەرێت چنارێ خشەی دێ لای مەش هاوڕێیان بەڕێزان پاڤل بڕوان پێ بکەن وتیتی دەبی وەکو پارتی بکەین ئەمە هەرچ دەکەین هەر پارتی دەباتەوە کەواتە دەگرین ئەرهاب دەکەین ساختەکاری دەکەین تندەگەی حتا ئەو ڕۆ بە منیان گوتیا پەیجەکەشت لێی دەدرێ و ئێستا ئەمە سەیری ئاستی پەیجەکانی خۆم دەکەم ڕیپۆرتی زۆر لەسەرە بەس بڕوا بکە پاڤل دەست لە بۆ هەندێ یعنی من خۆچی با ئەو پەیجەش بڕوا بۆ چ پارتی بەس هەر لە تەلەگرام نییە چەندین دۆسیە هەیە لەسەرت بکەمەوە چەندین دۆسیە هەیە لەسەرت بکەمەوە دۆسیم زۆر لەکنە یعنی من کەوەشم گوت جارەکەت کە دیتت ولێش ناترسێن باش دەزانی ئەمە لێت ناترسێن یعنی دیتت چم لەسەر بڵاو کردیەوە لەسەر عشقەکەی ئەڵمانیات زۆر شتی ئەوەتر دەڕۆم ئەگەر ئەزیەتم بدری ئەم کابراایکی ئازادی خوازم لە هەموو سەرچاوە و لینکەک پەیوەندی دەگەم ڕۆژنامەنە زۆکو دەستگایەکی هەواڵگریە چێ معلوماتی دەداتێ ئەوەی لەگەر قازانجی خۆی ئەبی وەردەگریتن بڵاو دەکاتەوە خەڵکیەکێتی شێکاکە زانیاری هەیە دەمانداتی وەردەگرین یعنی چێ دێ ئەمە وان ئیشی ڕۆژنامەنووس و هەواڵگری وایە کورە هاوڕێیان یەک داوە مووی فەرقە بەس ئەمن قسەکانی خۆم لێی بەرپرسم
من لەسەر پرەنسیبەکانی مافی مرۆڤ بەردەوا هەمەم لەسەر ئازادی خۆم نادزمەوە چی ئەو ڕۆشن بیرە ترسنۆکە و هەڵپەرستانە بە پاساوی ئەوەی دەبمە لایەنجیش لە شەڕی ناوەخۆش ناو هەولێرش هەموو ئەوانەی لە بیریانە ئێمە لە دەنگە ئەوەکان دژی شەڕی ناوەخۆ بوون کەمپینمان دەکرد شەهیدماندا 2 شەهید و 12 بریندارماندا دەمانگۆ دەبی شەڕ ڕابوەستی خۆپیشاندانی هەولێرە و لە بەردەم ئەوەی سەیدەلیە ڕەنج و کۆتری سەلام کرا سەیدەلیە ڕەنج ببوورە 2 شەهید و 12 بری ئاوا ڕشاندیان ئاوا ئەمایان ڕشاند کۆڵیشمان نەدا ئەسە بە 2 پەیز ئەوی و کۆڵ دەدەی هاوڕێیان کە دەڵێن پاڤل نیازی خراپە و دەیوێت دەڤەری سەوز نەک بکاتە هەولێر بکاتە سلێمانی چکو تا ئێستاش لە هەولێر تەڕایەتێکەیە لە بادینان ئەوەیە یعنی باشترین نمونەوەرە سەیری ئەو مانگەی پاڤل بکات چ دەکات لاهوری گرت تێمپەی لاهوری گرت بەڵێم شاسواری گرت تۆمەتی کرد هەندە قسەی لەکن ئەولا باس کرد لای ئێرانەکان ئەوە پەکەکە لی دەدا ئەگەر ئەمە نەیگرم بەم لە من دادێنی بڕوا بکە ئاوای گوت لای ئێرانیەکان وتیەوە پەکە لی دەداگەر ئەمن نەبم لەبەرەوە ئیشیلۆمیت کردیە ئەوە بە باس بکەم هەندێشت هەیە شتەکە قانون نییە مەلەفی هەیە و قانون نییە 10 ساڵە دۆسێکە مرێنرایە درۆی دەکەن بەرنامەی تەسفیە حیزبەکانیان هەیە هەموو شتێک دەینن کارتیانە دەستە وەرە بابە تو 10 ساڵ لەمەوبەر وات کردیە ئەدی بە خۆتان بەهەرحاڵ هەرسا ئەوەی کرد دوای ئەوە پێشتر ئارام قادری گرت لە عەلی ئەمەساڵحوانی گرت لە خۆپیشاندانی مامۆستایان بیرتانە لەسەر عەربەت چی کرد بیرتانە لە دادگای چۆن لە شەق لە ناو دادگای کەرامەتی ئەو هەموو خەڵکەی شکان بە پەرلەمانتاریشەوە کە هیچی کەمتر نەبوو یوسف محەممەد ئێستا هاتیە مەسەلەن دەست بەسەر ملک و ماڵی شاسوار عەبدولواحید دادەگری کاکە دەست خۆش بی دەستی دادەگری دابکرا بەڵام ئەدی ئەو هەموو بارەگا حزبی خۆتان ماڵ ملک و ماڵانی خۆتان داگیرتان کردیە کورە ئەرز و ئاسمانتان برد کورە ئاودەستەکان وا پارەی وەردەگرن کورە چ نمانەگرن چێ پارە لەنگۆ وەربگری چێ ئەو تەلەکاتانە لەنگۆ وەربگری بەس پێم بڵێ چەند بارەگاتان پارەی کارەبا دەدەن چەندتان پارەی ئەو هەموو ملک و ماڵی هەیتان کە تەجاوزی ملک و ماڵی کردوە خەستەخانە دەبن لە هەولێرەوە ئیش لە بۆ وەرگرتن خەستەخانەی ڕزگاری دەکەن چەند مەکتەب چەند شوێنێک مایە لەو هەولێر و سلێمانی داگیر نەکرابی ئینسان لەو بە ویژدان نەڵێ بڕۆ لە شاسوار وەرگرە بەس ئەدی بە خۆتان کەناڵی 8 زێرابەکەی پاڤل تاڵەبانی لە ساڵیادی سیوێکی ئاب ئاگای لێ نییە 230 شەهیدیانەیە هەزاران دەستگیر کرد هیچ ئاگای لێ نییە کوڕی خەڵک بە کوشدا گرنگ پاڤل بڕۆ لەسەر شاسواری بدوێ وەرە ئەمە ناڵێن ئەوەی نەکردە زەریبەی نەدایە ئەوە ناڵێن مەشی گرە بەس وەرە بەخۆش پاڤلیش بگرە برێ پاڤل ئەتوو لە لەندەن بووی بە معاش دەژێت بە پارایەوە لە بابت لە پارایە یەک دەفتەرم لۆ بنێرن بڕواو کە تاڵەبانی گوت لی گەڕێن لای گەڕێن هێرۆ پارەی لۆ ناردیە نامە هەیە نامە هەیە لە ئەو شتان کورە پاڤل دنی شەرق و غەربیان دایتە من لەسەر تو بڕوان پێ بکەن 3000 تاڵەبانی دەری کردبوو خۆ هەتا تاڵەبانی وی ئەمە زۆرم پێسەرێکێتەکان سەرۆک پاڤل کورە هەر ئەو تاڵەبانی کوڕی خۆی بوو دەری کرد کوڕی خۆی بوو دەری کرد سەلا بۆ من دەرە سەرۆک پاڤڵێ باشە ئەمە چ قوڕی چێ بەسەری خۆمەگە تاڵەبانی ئەو کەی نەکردیە سەرۆکەکەتان ڕێبەرەکەتان و دوو ئێستا نە حزبی هێشت نا ئەوەی کرد ئەمە لۆ دژێت لەبەر ئەوەی کاکە تاکە جوانی و لەو کوردستانەی دەڤەری سەوز بە تایبەتی سلێمانی مابوو چی لێ کردیە چێ دەوێری قسە بکە بە من دەڵێن تەرم دەتادا دەکەم خۆ قوبادیش گۆتیتی ئاراسیش گۆتی 12 تەرم هەفتەکەی کە لە چییە ئەوە نوێنەریەشێتی ئەوروپا دەرێسی کاکە من پێتان دەڵێ من ئاگادارم لە سەروی پەنجایە بڕوان پێ بکەن بەس یەکێتی مەڵبەندەکانی هەموو تەخوی کردیە بڕۆن لەگەر ئەو بنەماڵە قسە بکەن کەس نابی قسە بکە پارەتان دەدەینێت دەتان کەینە سڵحی ئەوەی یەکێتی شەهیدانەیەکی خەڵک دەڵێکێتی دەترسێ ئێستاکە بۆیە ئەو سیاسەتانی پاڤل تاڵەبانی سیاسەتی ئیرهابە لە وەختش دێ کۆنگرێس سۆسیال دیموکرات دەکاتن برا باسە دیموکراسیەتی سلێمانی دەکاتن لە ناوی کەتە ناو گینس 4 سەعات بە هەرچی چەکی هەبووە بەخۆ بە قوبات خۆ من ناخەڵکی کەشتوسیتی قوبات لە لەندەنەوە لە پای تەختەکەەوە گوتی بە دەبابەی لێیانتە لە کاتێک دەدەکرا لە خاڵش پشکنین لێ بێجرە نەگلێتەوەکە بە دەبابەی لێیاندا حتا بابێن باسی ئەو خوشکەی لاهور بکەم زۆر ئینسانێکی بە پێچەوانەوە ئینتیهازی بوو تۆ هەزاران گول لە دەبابەت لۆ هات
هەزاران ئەوە لۆ هات بە سوتفا خوانەی کوشتی بە خۆت و براکانت کەچی ڕۆژی پاش کچەکەم توش دەکەن قوباتی 56 کەستان بە کوشتندا بەخۆ بە ماڵی تاالبانی دوای کچەکە دەنێریەکردی دوای هاوڕێیان ئەو چیرۆکانەی ئەو دەجێرتەوە ما جارەکەی تریش باسم کرد حادیسەیەکمان لێ قەوما لە 100 مەتری کەەوە کاکێ من مامن باسی کردەوە لە هەشتاواش برایەکم شەید و بەدەست کۆمەڵی جاش 17 کەس بووین لە ناو یەخانی ئەوانش 7 کەس بوون هەر یەکەمان چیرۆکەکمان دەژێراوە هەر یەکەمان چیرۆکمان دەژێر بۆیە ئەو ئینسانە لەگەر ئەو پەڕی ڕێزم یعنی دڵسۆز بۆ لە بۆ براکانی بەس قارەمانێکی وەتەنی نەبووە قارەمانێکی لالەزار نەبووە بەس دیگە ڕێزە لەوەی کە لەگە براکانی خۆی زۆر بە وەفا بە زۆر شەرمە ئەلە وەختەی 56 کەس کوژایە تۆ کچەکە دەنێریەکن قوباتی هاوڕێیان بە دەرلەوە بڕوا بکەم بزنسەکانی هەولێر و سلێمانی هەموو وەختی دەتەقێن دەستنە بەغدایە لە ترسی مەسرور و پاڤل لەبەر ئەوەی حسەیان دەوێ کۆنتڕۆلیان کردیە هەرچی بزنسە دەیبەن بە تایبەتی ئێستا دوو دەوڵەمەندی هەر گەورەیەکێتی ئەوەی شاسواری بزانە هەمووی هەڕاز دەکرێت و دەدرێتە جەماعەتی پاڤلی لۆ خۆیان دەبن لێی دەبن چاویلان دیشی لێ دەبن هەمسان چاویلان دراق بەدەستی دت پاڤل دەیباتن دەمەکە پاڤل ڕۆژێک سەرخۆش بوو چوو بەسەر گیانی فاروقی مەلا مستەفا دەمەکە چوو بوو وازام هتێلێک بچوو بگوت ئەوش لە بۆ منە فاروقی مەلا مستەفا و فاخیری قەیوان ژیانیان لەوەیە کە ملک و ماڵەکانیان لێ ببن یعنی هەر نەک دەنگی ئازادی خواست هەر بەناو ئەو میلەتەی کە دنەبەری دادگانیە قەشمەری خانە حزب نەمانێ حزبی چێ کام مەکتەب سیاسیەکێتی دەوێرێ لە بەرامبەر لە پاڤلی برێ لەل لە بەرامبەر قوبادی برێ لەل کورە برا ڕۆ قوباد ئەتو ئەو هەموو قسە دروشمە شیژنە دەڵێ یەکێک ئەڵێ بدەرێت تەڵەبەی ماندێلایە غاندیە کەچی گوتی بڕۆ بە دەبابەی لێیان بدەن بە دەبابە لێدە کاک قوبات بۆیە فاروقی مەلا مستەفا کە تەمەنی پیر بووە دەیانەوێ تاالبانی نما کەس نەدەوێ لە خۆی ملکوم دەمەکە ها ئەو 1-2 ساڵ ئەستا بەڵگەچی کە تەبەردەستی کوڕەکەی لەگەر لاهوری بووە بەڵگەچی باش کە تەبەردەستی مسادەڕێ مالی بکە مزایقەی بکە بەرەو مردنان دەست بە میراتی وەکو دەوڵەتی عوسمانی دابگریست کابرا پیر بووە و کەس برادرەشی نمایە وەکو تاالبانی یان هێرۆ دیفاعی لێ بکەن پاڤل قوباد لێی دەبن قەیوان هەبزانە ئاودی بوو لە بۆ هەولێرە بڕوان پێ بکەن ئەمن بەرپرسم لەو خەبەرانە ها هاوڕێیان قەیوانیش کەناڵێن نانا قەیوانی زۆر خراپە بەدەست پاڤل تاالبانی کورە هاوڕێیان من ئەو شتانە دەزانم یعنی دەمەکیش ئەوەی قەیوانم باس کردیە فاروقیش دەمەکە دەزانم بەس ئێستا زۆر ئەوە بووە لە خۆمەوە ناڵێم ئەمن قسە کە قسە دەکەم هەتا هەوڵمدایە وەک چۆن کوڕێک نامە لە بۆ عاشقەکەی دەنووسی لەو عاشقەکەی دەنووسی ئاوە هەوڵ دەدەم درۆ نەکەم فێڵ نەکەم ئینتیقامی نەبم ڕق نەبم کەمتان بە من گوت قادر سەر بە لە هەشتم و سەر بە لاهورە کەمتان بە من گوت قادر سەر بە پاراستنە سەر بە کۆسرەتە سەر بە قادری عاجە عەلیە سەر بە نەوشیروان و گۆڕانە سەر بە یەکێتیە لەوە ئینتخاباتی چێ کەمپین دەکات زڵدی یەکێتی ئێستاکە هەمووی مانجدە نەبوو هەموو کەس دەرشاوە قادری سەر بە یەکێتی ئەوەیە چێ بە بەس ئەمن کاتێک کە پێشێلکاریەکی مافی مرۆڤ دەبینم قات قسە ناکەم بەس کە ڕووداوە کاتە بێش قسە لەسەر تاوان دەکەم من لەو دەبلمڕاڵان نیم ڕەنگی زەر شتێک بکا بە سەوز بیکە بێدەنگ بم من لەگە پرەنسیبدام مافی مرۆڤ و پێشێلکاری بەرحاڵ ژیانی ئەو دوێر زۆر خەتەرە هاوڕێیان دوای شت بڵێم من پێرێ 3 ڕۆژەمە بەرگوتم ئەمریکیەکان ڕەشیان لە پاڤل کردیە وتیان ئەو شتانەی بڵاوت کردەوە هیچ قەناعەت نییە ئەگە دەڵێ FBI بابێتن لێکۆڵنەوە لەگەر بکە ئەو ڕوونکردنەوانە و نابی چەکی ئەمریکی بەکار هاتبی لە منانێدا بڕوان پێ بکەن یعنی ئەوە دەقیقم لی کاک پاڤلیش دەزانی پێشم گوت جابم لۆ نار بە برادرش وتم بڕۆ پێی برێ ئاگام لێیە هەرشت لێکرایە داڕەشە نایانی پێیان گوتی بوو ئەوەی کرایە خراپە بە چەکی ئەمریکی ئەمەش توش شەرمەزاری کردیانی نەک زمانی هەرشەواوە ئەگەر بەڵگەی یەکلاکەرەوە نەبی تووشی بایکۆتت دەکەی من ئاوام گوتیە ئێستاش مسڕم هاوڕێن ئەمە ڕۆژنامە نووسین یعنی بە زۆر شێوە هەیە دەتوانین دەست زانیاری لەولا ئەولا لە خۆمان پەیدا بکەین و زانیاریەکانی شەرمەزارم نەکەن
من تاکە شتەکەیت نەپارەم هەیە ناس سوپام هەیە نا جەماوەری ئەوم هەیە تاکە شتێک مزداقەتم هەیە کاندێک خەڵک ڕێزمان لێ دەگریت سوپاسیان دەکەم بووینە ژمارەشیش لە ناو سۆسیال میدیا بۆیە ئەو مزداقەتی خۆم لە دەست نادەم مصر دەبم لە سەرداکوشی مافی مرۆڤ ئەوە لە پاڤل گوترایە بەخۆی باش دەزانی کە پێی گوترایە ڕۆژێک دوو ڕۆژ پاشترێت ڕەنگی دوو ڕۆژ پاشترێ یەک کۆمەڵ دکۆمنت و بەڵگە و دەنگژی ناردیە لە بۆیان من هەر ئەوەندە دەتوانم بڵێم یەک لاکەرەوە بە ئەم قەست ئەو ڤیدیۆیان لاوازەی پیشاندایە بە ئەم قەست ئەو ڤیدیۆیە بەڵگەیەکی پیشاندایە کە شتی پیشاندایە مقنعی ئەمریشیەکان جارێک کرایە بەڵام ئەوە مانای ئەوە نییە حەقەکی ڕەوایە لەسەر هەوڵەکی تیرۆری سلێمانی بۆمباران بکەیت 6-7 کەس بکوژی کورە چی ئینسانێکی ئینتیهازیە هەوڵەکی تیرۆری خۆشی تەقەشی لێ نەکرایە شارێکی وێران کرد پەیامی ترس و تۆقان بەخۆ بە قوبات بڵاو دەکەنەوە بەس هەوڵ درا لە کاتێکدا ماندێلا ئەوی 30 ساڵ زیندانی کرد چولەی خۆش بوو پاپا ئەو تورکەی چوو کوشت هەوڵی کوشتنیدا چولەی خۆش بوو ئەوە چیرۆکە بەناوبانگە ئینسانی بە موڕاڵ و پەروەردەکرا و من ناڵێم بڕۆ لە لاهور خۆش بە نانە بڕۆ لاهور هەر لە ژۆرێ پەستە هەمووتان قوتابخانەی یەک مەدرسەن لاهور و براکانیشی قوتا 100 جارم وەگوتیە ساوڕێن ئەخلاقیە من ناتوانم لە ئێستا بێم هجومی سە لاهور بکەم لە ژۆرەیە لە وەزعەدانە هەندێک شت ئینسان موڕاڵی دەبێ بێ لە وەختە بێم هجومی سە شاسوات بکەم کە لە دەرێ بوون 10 جار باسم کردینە ئەوە یەک بوویە ئینسانێک بەس هەوڵی لۆ درایەوە 2 مانگ زیاترە پاڤل زانیتی بڕوان پێ بکەن 2 مانگ زیاترە ئەوانش پێشیان گوتێ وەها پڵەبزەی یەک لەوانە بۆ پەیوەندی بە وەها پڵەبزەی کرایە لەگەریان بی بە 5 ملیۆن دلار ئقناعکرا وەها پڵەبزەی ئقناعکرا سەفی گۆڕی هەموو زانیاریەکانیدایە شێخ زەفەر پێی گوتیە هەکاری پێی گوتیە هەموویان ئەوانە پەیوەندیان پێکرایە هەموو چوونە بە پاڤلیای 2 مانگە دەزانی 2 مانگ زیاتر لە 3 مانگە باشە وایە نە پاڤل 2-3 مانگە تو دەزانی متابعەت کردینە لە بڕی ئەوەی بچی لە شوێنێک لاهور و ئەژی ئەمین و ئەوانە هەموو بگری تۆ دەچی بۆمبارانی شارێک دەکەی کە باب و باپیرتی پەروەردەکردیە فێرە کوردایەتی کردینە ئەوە لە کەیە بەنیچوانی برای مەحمەد و تاڵەبانیش باشە کە شارەکەت 4-5 سەعات بۆمباران کردیە هاوڕێیان دوو دەتەوێت دەڤەری سەوز کاکە تو چت کردی لە بۆ کورد بڕوا بکە هاوڕێن بە گۆڕی ئەو بابم من بنەس بە قوبادم گوتیە ئەمن دەقاتی تو بەیەشێتی ماندی بوومە تو چت کردیە بەچات بەس پێم ئەی بە هەندە شتێ بڵاوکە ئەمە لەو دەنگ و ڕەنگانە نیم بێ تااقەتیش من بڵاو دەکەم بەسەندە شت ئەی بە پریڤاتە چیان کردی قوباد و پاڤل وەکومە ڕۆژێک لە ڕۆژان ترسیان هەبووە لەسەری ئەمە ڕێخستنیەکێتی نەبوومە بەس هەموو کات هەرچا دەوروبەر و براکانم پێشمەرگە یەکێتی بوو یەکەچان و ئانی لەسەرێکێتی سابوونەمە لە ڕێکخراوە بوون دەچون ناوێکێتی وانە هەزار ترس و لەرزمان هەبوو لە سەیتەرەکان ڕێخستنی یەکێتیمان بردیە و بهینایە و لە ماڵماندانایە و لەسەر یەکێتی توش لە دیبەگە دەرکردن کران چیان دیتێ پاڤل و قوباد ئێستا هەموو قسەکە لە بۆ خۆیان لە بۆ یەک کەسیت کەش نییە ئەوی قسەش بکە تۆ دژی ئەوەی ئەمە دژین لەبەر ئەوەی خیانەت لە مێژووی تاریخی لە خین شەیدان یەکێتی دەکەن و لێشت ناترسێن پاڤل باش دەزانی هاوڕێیان سوپاسان دەکەم گرنگ دەبێت ئەو خاڵە برێن بەڕاست هاوڕێیان ئەگەر پاڤل هەوڵی تیرۆری درابی ئەژی ئەمین و لاهور و زۆر کەسی کە هەوڵی تیرۆری پاڤلدایە بۆ زانیاریتان ها ئەوانیش بەڵگەیان 2-3 مانگ لەمەوبەر ئەژی ئەمین 2 کەسیشی کردی هەوڵی تیرۆری لە بۆدایە لە بۆ لاهوری درایە بۆ زانیاریتان لە بۆ خەڵکی تریش درایە هەردوو لە 8 تەمووزەوە ئەوانە خەنجەر لە یەک دەدەنەوە پاکیشاوە سەیریان دەکە هەموو زادەی بێ هەڵویستی خەڵکیش کە لە 8 تەمووز هات عەنتەریاتەکی کرد پاڤل تاڵەبانی هەموو ئینکاسی 8 تەمووزە کە ئەو دەمیشت ئەمە گوتمان ئەوە خەتەرە ئەوە زۆر خەتەرە زاهیرەیە کە هینای کۆدەتای کرد ئەو جاری لالەزاری کرد وە چاوەڕێشتی خەتەرتریش بکەن مۆدیلێکی پاڤل ڕاک دەرێ سەدام سێنە کو سەدام ڕۆژ بە ڕۆژ سەدام قانونی دەوڵەتیش بوو ئەوەش نییە ڕۆژ بە ڕۆژ هەرچی هاوڕێ خۆتی دەگری دەیکوژی هەریەکە تۆمەتە چیوە دەبەستیان دەچی هەندە شکاکە تو ئەزیەتیان دەدەیانش بیر لە ئینقلاب دەکەنەوە وا من دەمەوێت قسەی کۆتایی بکەم هاوڕێیان من تحەدا دەکەم لە شوێنە گوتم هەوڵی تیرۆری پاڤل نەبووە تحەدا دەکەم
بەس ئەو دانپیانانە قەشمەری خانە بوو کردی وە پاڤلی شەڵی تیرۆری ڕکابەرەکانی خۆیدایە شەڕە ئەوە پادشا سەیریان دەکا و ئاگرەکەی خۆش دەکا وە هەردوو لە ئێران و تورکیا من مانگێک هەفتێک لەمەوبەر نامگوت ئێران دەستی تێدا هەبووە ئەوە دیتان ئەوەی نەسیم وەکو سەرکەوتنەی معنەوی خۆی بڵاوی کردەوە وایە نا من نەمگوت ئێران دەستی تێدا هەبووە درۆنەکانی و هەڵدایە دەست تێدا دیتان دوێنێ سوپای پازاراوی کرد لە بەرەی ئەژی و لاهوریش میت دەستی تێدا هەبوو ئاگرەکەیان خۆش کردیە لە بەڕێ پێشم گوتن لە لایڤەکدا بۆ ئەوی کێشە لە باشوور هەبی بۆ ئەوی مشکلەی کورد نەستە پێش بۆ ئەوەی تەنسیقی باشوور ئەوانە خەریکی حتا ئەمریکا و ئیسرائیلی تووشی مشکیلە بکەن لە منتیقەی خەریکی ئەو فەوزە بۆیە ئەمریکا و ئیسرائیل زۆر لێیان پەسن کورە بڕوا بکە من جارش کەش گوتم دوایشت برادێکم ینی لە خەتی ئاپۆچی بووی جارێک ئەمری چێک پێی گوتینە ئەو دەمی کە کۆنتاکتیان دیارە بەدەستی دوو هەبوو وتی قادر لە 2009 بوو بەمایان گوتی هەرچی دەکەین پارتیۆچێتی لە کۆشی تورکیا و ئێران یعنی قەزی لە بەرەی ئێران و تورکیا نایەنە دەرێ ئەوانە بۆیە ئیسرائیلیش زۆر ئیحتیمامیان پێ نادە کە ئەو بڕیاردەرە لەسەر سیاسەتەکان هاوڕێیان ڕێز و سوپاسان دەکەم بەس بڕوا بکەن لە زەمانی ئێستا پاڤل ڕکابەری دەکە جارەکەی تریش گوتم مەسرۆر زۆر خەتەرە کاکە دەبی پێشی بگیرێ پاڤل دەبی یان نازانم یعنی چ بڵێن دەیەوێ کاکە دەری مە پارتی هەرچی دەکە لۆی دەست سەری ئەم شۆ دەکەم حتا جارەکەی گەر ژۆ نوکتە گوتم میش کچاوی لە قازی کرد هینەکەی دەڕا کاتە چ خۆش